دەیمە تۆش ناو چییە تۆ؟ خەندە پاسکیلەکە و نافرۆشی؟ نە. بۆ؟ ئەوەی ئەی نایەی بە من بێمەمەوە بۆ کچەکەی خۆم؟ بۆ؟ نایدە نایدەی؟ نە. باش هەر بۆ تۆ جوانە باشە پاسکیلەکە ڕەنگی چۆنە؟ پەمەی پەمەیی کچانەیە وانە؟ ئافرین بۆ لەم لادێە بە چیۆ مەشغوڵ؟ والله بإشي إيمالو منالو تربى حيوان وهو خشتو أو خب أويش أنا باشە حتمما کاڵای حیوان و ئاژەڵیش مە بەسمان حیوانی وردە هەردووکتان هەیە والله بس أما غايق ما هي یەک مانگا باشە چۆنە لێرە هەر یەک مانگا والله ترى بمشي زعما هالحزم على يقم بما ما هو أو ئەی وەچی تر ژیانتان لەسەر چیە چۆنەوە؟ بيمر دكم لا أبو أمر زيا تبي مجاني هو أم قدلا سر هو أم حدود ذبح خبرين باشە عند عادي أو ثانية ژنان لێرە زۆرتر مەشغوڵی چێ بن؟ والله هاد إشي وهي مالو ئیشی ماڵەوە بەڕێی تۆ لە لادێە چی ئیشێ قورسە؟ والله هموي جات بمشي بالله أحسانه قور مالين منال بخير كردنا إنت أوشتانا والله همي باش إنت أساية باشە بانی سعات چەند هەڵەسن لەخەو؟ والله المكتب بيه حوت على الصين شاش حوت إنت أول رجل بيم دوام نبي نو دايت أواني خلاص لە دەوری سعان 9 دەی نیوەڕۆ تقریبان ئیش و کارەکانی گەور و ئەوانەتان تەواو أنا والله واحد زیاتر هەر بە ئەو ئیشانەوە سەر أنا والله ئەی وەچی تر مەشغوڵەتی مەسەلەن لە شارە ئافرەتان نەچن بۆ لای یەکتری یاخود مەشغوڵی ئیشێکە بن خەیاتیەک نازام چییە ئێوە لێرە مەشغوڵی هیچ نابن لأنه والله بلينه هم على كان كمن همي بم دو بنية إنت أو دو بنات وزي ما كان بوتو بنەی ترتان لەکوێ؟ والله من هاد يك بنين یەک بنە بەس لێرەن